قەیرانی دارایی و ئابووری تەنگی بە هونەریش هەڵچنیوە. لە یادی 35 ساڵەی سەندیکای هونەرمەنداندا بە بێدەنگی ئەو یادەکرایەوە. هونەرمەندان باز لە قەیرانی دارایی دەکەن، ئەوان دەڵێن هونەرمەند بە دەرنیە لە کێشەی میلەتەکەی و هونەر هەمیشە ژیان بووە، بەڵام ئێستا خۆیان ژیانیان نییە. بۆ ماوەی 3 ساڵە بێ منحەی ڕێکخراوەکان بڕاوە، یعنی ئێمە ئەتوانم بڵێم لە ماوەی ئەم 3 ساڵەدا هەمومان خۆبەخشانە هاتوین کارمان کردو لێرە بێگومان ئەم قەیرانە کاری کردوتە لەسەر سەرجەم کارە چالاکیەکان. ئێمە وەختی خۆی لە مانگی 2016 ئێمە دیدارێکی مۆسیقامان کرد تقریباً چەند ڕۆژێکی خایەن ئەوە لە خارجیشەوە خەڵگە هات و سەیریانە کرد و بەشداریان تیا کرد، ینی هەتا ئەو کاتەش باش و بەڵامی تر دوای ئەوە ئیتر ئەو شتانە وازام نەختی زەحمەتە بکرێ. هونەرمەندان بەعام لە وەزێکی زۆر ناخۆشان وەک ئەو کارەساتی کە بەسەر میلەتەیە هاتووە. هونەرمەندان بە دەرنین لە کێشی میلەتەکەیە. هونەرمەند سەرمایەکی نییە، تەنها جەستە و دەنگ و هونەرەکەی نەبێت کە لە خزمەتی ڕۆشنبیری میلەتەکەیە. خۆی ئەتوێنێتەوە بۆی بزە و خەندە بخاتە سەر لێوی هاوڵاتیان. ئەگەر هونەر نەبێ معنای ژیان نییە. ئەگەر هونەرمەند خۆی کە ژیانی خراپ بێت چی ئەتوانێت پێشکەشکات؟ لەگەڵ ئەوەشە درێخیمان نەکردووە. قەیرانی دارایی وای کردووە پرۆژەی هونەری پەکی بکەوێت و نەتوانن وەک پێویست ئەنجامی بدەن. هونەرمەندان داواکارن پشتیوانیان بکرێت بۆ جێبەجێکردنی پرۆژە هونەریەکانیان تا هونەر هەمیشە لە پێشەنگدا بێت. ئەو پرۆژەی ئێمە ئەو بەشە پارەی کە بۆیان دابین کردی بەشی ئەتوانم بڵێم ڕوبێکی ئیشەکەم ناکات بۆ دیواربندێکە کە لە شاری سلێمانیە بیکەین. ئەگەڕم بەدوای سپۆنسەرە کە بتوانم بۆ قەیرانی دارایی و بەڕاستی کەس ینی نەیتوانێت بێتە پێشەوە لی تا بتوانم ئیشەکە جێبەجێ بکەین تا ئێستا ئیشەکەم وا بە هێنی ماوەتەوە. شاری سلێمانی کە پایتەختی ڕۆشنبیریە بەردەوام بووە لە کاری هونەری و نەیهێشتووە قەیرانی دارایی تەنگی پێڵ بچنێت. بەشێک لە هونەرمەندان دەڵێن هونەر قوربانیدانە لە پێناو کاری هونەریدا، تا هونەر نەمرێت نابێت چاوەڕێی هاریکاری دارایی بکەین. ئەگەر سیرکەین لە شاری سلێمانی کە پایتەختی ڕۆشنبیریە زۆرترین چالاکی ئەنجام درراوە، چ لەلایەن ڕێکخرا و تیپە هونەریەکانەوە، چ لەلایەن دەستگا ڕۆشنبیریەکانەوە، هەروەها لەلایەن سەندیکای هونەرمەندانیشەوە درێغیمان نەکردووە. ئێمە کۆڵمان نەداوە. ئێمە هەمیشە وەکو هونەرمەند خۆمان بە ئاسێکا بینیوێتەوە کە پشتیوانی خەڵک بین لە هەموو زروف و زەمانێکە و بە تایبەتیش لەم قەیرانە ئابووری و دارایی و سیاسی کە پیاتی ئەپەڕین. تۆ کە کارێکە هەڵبژا کە پێڵەی هونەر ئەبێت خۆبەخشانە ئەو کارە بکەیت، ئەبێت زەحیە بی بە ماڵ و مناڵ خۆت بۆی ئەو کارە بەریتە پێشەوە. قەیرانی دارایی هەر نەبێ بڵێ من قەیرانی دارایی وتر بخۆم دانیشم. زیاتر لە 1000 هونەرمەند ناوی تۆمارە لە لقی سلێمانی سەندیکای هونەرمەندانی کوردستاندا و هونەرمەندان پلان و پرۆژان هەیە بۆ ساڵی داهاتوو تا قەیرانی دارایی نەبێتە ڕێگر لە بەردەم پرۆژەی هونەری بۆ ئەوەی هەمیشە سلێمانی پایتەختی ڕۆشنبیری بێت و هەردەم بە درەوشاوەیی بمێنێتەوە. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.